سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە شوێنی کۆکردنەوەی گەنجانە و بەردەوام گەنجانی شاری ڕانیە بە مەبەستی بەسەربردنی کاتەکانیان ڕوو لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە دەکەن و لە پشووی هاوینیشدا بەڕێژەیەکی زیاتر گەنجان سەردانی سەنتەری گەنجان دەکەن و بەردەوامی چەندین کۆرسی جیاواز لەلایەن مامۆستایان و کەسانی شارەزاوە سەرپەرشتی دەکرێن و گەنجان لی سوودمەند دەبن. ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو سەنتەری گەنجانی ڕانیە چەندین خولی پیشەیی بۆ پێگەیاندنی گەنجان کردوتەوە تاوەکو گەنجان بتوانن پیشەیەکی تایبەت هەڵبژێرن و بیکەن بە سەرچاوەی داهات. ئێمە لەم ساڵدا زۆر سەرنجمان لەسەر کۆرسە پیشەیەکانە کە مەبەستمانە گەنجان هەڵم بدەین پشت بە تواناکانی خۆیان بەستن و بتوانن سەرچاوەی داهات بژێوی ژیان بە تواناکانی خۆیان دەستەبەری بکەن. بۆیە کۆرسە پیشەیەکانی سنتەر لەم ساڵدا قەڵەباڵغێکی زۆری لەسرە هەم لە کۆرسی دەلاکی و لە چەند ڕۆژی ئایندەدا کۆرسی سپلێت دەکرێتەوە و کۆرسی دیزاین گرافیک کە ڕێژەیەکی زۆر باشی گەنجان تێیدا بەشدارە. مەبەستی ئێمە ئەوەیە گەنج هان بدەین فێری پیشە بێ پشت بە تواناکانی خۆی بەستێ. لە خولەکەدا بەگشتی ئەو شتانیان بۆ باز دەکەین کە زۆر باون و زۆر ئێستا بەکار دەهێنرێ واتە شێوازێکی خێرا و باش لە فێربووندا پێڕەو دەکرێت. بە درێژایی چەند ساڵی سنتەر خولی ئەو خولی شێوەکاریش بڵین دانەبڕاوە لە بەشەکانیکە ئەو ساڵیش بە بەردەوامی بڵین ئەو خو لە بەردەوام و فێرخوازی باشی هەیە. وەک چۆن لە ڕابردوشدا کۆمەڵێک گەنجی پێگەاندووە ئەم ساڵش بە خۆشحاڵی توانیمانە دەورێ بکەینەوە بە شێوەیەکی بەردەوام بۆ گەنجانێک کە ئارەزووی فێربوونی ئامێرێکی موزیک دەکەن. لە ئێستادا چەندین بەشی جیاواز و جۆرا و جۆر لە سەنتەری گەنجانی ڕانیەدا بوونی هەیە و ڕۆژانە گەنجان سوود لە بەشە جیاجیەکانی سنتەرەکە وەردەگرن و گەنجانی شاری ڕانیەش بوونی سنتەری چالاکی گەنجان بە گرنگ دەزان و پێشیان وایە سنتەرەکە توانیوێتی لە ئاستی خواستی گەنجاندا بێت. دیارە لە ئێستادا بۆ خود دەزانی قەیرانی دارێەوە سندان کەس خوێنکار لە زانکۆ پەیمانەکان تەخڕوزەکان بێکار دەمێنەوە ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە بتوانن گەنجان بارەکانی خوانتیدا بدۆزنەوە خۆیان بە پیشێکەوە سەرقەڵکەن کە بتوانن لە ئایندەدا لەسەر پیشە بەردەوام و بۆی ئایندەیەکی باش خەونەکانی خوانتیدا بەدی بکەن. تەری گەنجان بۆتە شوێنێک بۆ ئێمە کە پەیوەندیمان پێوە کردووە کە خزمەتی زۆری پێگەیاندوین. سنتەری گەنجان بەڕاستی ئێمە پێگەیاندووە دەستخۆشی لە مامۆستاکەمان دەکەن کە فێری هونەری شێوەکاریمان دەکات. سنتەری چالاکی گەنجانی ڕانیە پرۆژەی منداڵپارێزی کوردستانە و ماوەی 16 ساڵە لە شاری ڕانیەدا بوونی هەیە و لە 16 ساڵی تەمەنی سنتەری چالاکی گەنجانیشدا توانیوێتی خزمەتێکی بەرچاو بە گەنجانی سنوورەکە بکات. هونەڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.